دیارە لە زۆربەی شارە گەورەکان شەقامەکان بە ناوی شاعیر و کەسایەتی و هونەرمەندەکانەوە ناوەندێت. ئەگەر ئێمە سیرکەین لە بەغا شارع موتەنەبی مەسەلەن لە تاران خیابانی فیردەوسی و سلێمانی ینی نمونەیەکی زیینەوە بۆ ئێمە کە شاری ئەدەبە پایتەختی ڕۆشنبیریە کە زۆربەی شەقامەکانی بە ناوی نالی و مەولەوی و گۆران و ئەوانە. دیارە لە دەربەنیخانیش ئەم شەقامە بە ناوی سەلام سۆڵەی شاعیر ناوەندرێکە جێگەی خۆشحاڵیە بەڕاستی شاعیرێکی میلی کە پێش 50 ساڵ هەندێک شعری میلی جوانی هەبووە جێگەی دەستخۆشیە بەڕاستی. دیارە طبعاً ئەو شاعیرەکانی ئەو سەردەمە هەموو خەڵکی شۆڕژگێڕ ڕوون بەڕاستی بە دەستێک چەک و بە دەستێک قەڵەم و زۆربەی شاعیرەکانوان دیارە سەلام سۆڵەی شتێکە لەو شاعیرە. باوکم لە ڕاستیەکێک وە لەو شاعیرانەی کە زۆر ڕازگۆ بووە یعنی هەمووەکو ئەوەی کەوتوێتی لە عملی ژانی خۆیان پراکتیکی کردووە پراکتیزەی کردووە تەمەنێکی زۆر کەمی هەبووە نزیکی 31 ساڵی تەواو کردووە ینی بەڵام توانیوەتی لەو هەلومەرجا ینی شوێندەسی دیار بێ ئەوەی کە لە مەسەلەی نیشتمانی لە مەسەلەی چینایەتی لە مەسەلەی لە هەموو بوارەکانە کە شاری نووسیوە بەڕاستی دیوانێکی چاپ کردووە لە ساڵی 1970 دوای دیوانێکی تری فەوتاوە هەنێشاری ماوەتەوە 2017 هەموویمان پێکەوە چاپ کردوێتەوە. وەڵای هەستێکی خۆشە بەڕاستی ئەوەشی کە زۆر خۆشە ئەوانەی کە اختراحیەمەیان کرد ینی هەمووی خەڵکێکی بیا ئەوەی خۆمان بزانین ینی پیان وتوینەوە جێگەی دڵخۆشیە چونکە ئەوەیە کە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە باوکم خەڵک بە موڵکی خۆی ئەزانێت نەوەکو فکرێکی دیاریکراویان بنەماڵەیەکی دیاریکراوە بەڕاستی. دیارە من بەشدار بووم لێرە بۆچی خستنە سەر وەنراوەکانی شێخ سەلام سۆڵەیی کە وەکو شاعیرێکی میلی شارەکەمان تیشم خستە سەر ناوەڕۆکی شارەکانی لە شعرەکانی لە ڕووی فۆرم و ناوەڕۆکەوە بەڵام بە تایبەت شاعیرانی میلی بە زمانێکی سادە نووسن بەڵام ناوەڕۆکێکی قوڵ شعرەکانی شاعیری کۆچ کردو گزارش بوو لە ناوەڕۆکی شعرەکانی گزارش بوو لە هەستی نیشتمان پەروەردەتی گزارش بوو لە داوای دابینکردنی مافی یەکسان بۆ ئینسان شارەکانی بارگاوین بە خەمێکی ئینسانی ئەمڕۆ ئەم شەقامە با بڵێن گومناوەی دەربەنیخان بە زۆر زەرورە بە ناوی شاعیرێکی میلی شارەکەمانەوە بکرێتەوە چونکە لە تەواوی شارەکانی دنیا ئەو شتێک کە ئەمێنێتەوە زیاتر ناسنامەی شاعیر و هونەر و شانۆکار و داهێنەرەکانی شارەکانە با بڵێن هی گەلەکەی ئاوامێنێتەوە دەرێ خاکەیتر قەڵەم باڵا دەسترە لەسەر چەک بێدەنگەکە قەڵەم ئاشتی خوازە ئەو قەڵەمانەی مەبەستمە بەبەستم کە واژووی شەڕ و جەنگیان پێ ناکەرێەوە قەڵەمی شێخ سەلامێکێک بووە هە لە سەرەتای نووسینی شعرەکانیەوە ئاماژەی بەوە کردووە کە پێویستە ئاشتی بەرقەرار بێ پێکەوە ژیانی گەلان سەربەخۆیی کوردستان شاعیرێکی نیشتمان پەروەر بۆیە من بە پێویستم زانی بەشدار بم و ناسنامەی ئەم شەقامە بە ناوی ئەوە بکرێت. Thank you.